لە مێژەوە تورکیا دەوڵەتی تورکیا کاری لەسەر سڕینەوەی میلەتی کورد کردووە ئەمەی کە ئێستا ژەکرێت و کە خەریکە شەڕی براکوژیش دروستە بێ ئەمە شەر بۆ خۆی فیتنەیەکی دەوڵەتی تورکیایە و هیچ باگراوندێکی تری لە پشتەوە نییە و بەداخیشەوە بۆ ناو ماڵی کوردەوەتەی خەریکە ئەبین بە خاوەنی ئەو نازناوەی کە ئاڵێ لە شاخ بردومانە تۆ لە شار لەسەر مێز دۆڕاندومانە بەڕاستی ئەمڕۆ ئێمە ژوامان لاتوە خەریکە بە فیتی تورکیا خۆمان لەسەر مێزی برایەتی خۆمان هەم دیسانەی دۆڕێنین با لە شاخیش براوە بین بەڵام کە خۆمان لەناو خۆمانە براو تەبا نەبوون و شەڕی براکوژی دیسان هەڵگیرسایەوە هیچ سوودێکی نییە داواش لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم یعنی چیتر بە پلانی تورکیا هەڵ نەخەڵەتین چیتر باوەڕ بەم سیننارویانەی تورکیانەکەین با سنوورەکانی خۆمان تۆکمەکەین یعنی وەرە من خەڵکە پێ ناسێنە مەڵێ خۆزگەم بە دەسەڵاتەکەی سەدام حوسێن کە لەسەر عیب نەبێت لەسەر سەگێک چل جەندرمەی تورکیای کوشت لەسەر سەگێکی عێراقی ینی خەڵک وای لاتوە ئاوات بۆ ئەم شتانە ئەخوازێ ئاوات بۆ ڕابردووە خوازێ هەمووشی بە بۆنەی چی بە بۆنەی ئیهمالی حکوومەتەکەی خۆمانەوەیە بە بۆنەی پەرت و بڵاوی خۆمانەوە من ئەمە بە شەڕی دوو حیزب نازانم شەڕی دەوڵەتی تورکیایە لەگەڵ پەکەکەیە بەڵام بە مەقاشی کورد ینی ئەگینا کورد خۆشی هەمومان نەزانین پەکەکە علاقەی بەسەر پێشمەرگەوە نییە پێشمەرگەش علاقەی بەسەر پەکەکەوە نییە بەڵام ئەمەی کە ئەکرێ ئێمەیان کردووە بە مقاش بەداخەوە کردوونیان بە مقاش تورکیاڵێ تا مقاش وەسابێ من دەستی خۆم ناسووتێنم پێشمەرگەی کردووە بە مقاش هەر ئەوەیە ئەگینا عالم دنیا ئازانێ هەموو ئەم ئاژاوانە کە دروزە بێ تەنیا تورکیا و ساڕوخەکانی تورکیا کە ئەم وەزعی خۆڵقاندووە دەوڵەتی تورکیا ئێوێ کوردستان بکە بە بەشێ لە تورکیا ئێوێ دەست گرێ بەسەر کوردستانیشە ئیتر دەمێکیشەم کاری بۆ ئەمە کردووە ئەگەر ئێمە خۆشمان ئاوا بین لە ناو ماڵی خۆمانە بەم شێوەیە بین دڵنیابە لەوە چەند ساڵێکی ترە بێ بە فیزەوە داغڵی هەولێر بین لەوێشە بە فیزەی تورکیا و داغڵی سلێمانی بینەوە ئەرکی خەڵک ئەوەیە تەنیا خەڵک هۆشیار بێ ینی خەڵک نەبێ بە سووتوی ئەم ئاگرە ئەم فیتنەیەکە هەڵگرساوە هەمووی خۆی لە شەڕی براکوژی بپارێزێ بە درێژایی مێژوو کوورەگە بڕوانی کورتوشی پارچەکردن و داگیرکاری بۆتەوە لەلایەن وڵاتانی دراوسێ و ئەو هێزانەی کە هێز و دەسەڵاتیان هەبووە بەسەر کوردستانی گەورەدا بۆ ئێستاژە بین بەداخەوە کوردستان هەتا ئێستش کە 100 ساڵ لەمەوبەر دابەشکراوە کوردستان بۆتە 4 پارچە دابەش بۆ بەسەر 4 وڵاتی هەرێمی ناوچەکەدا و ئاشکراشە ینی هەر وڵاتێکە لەشکرکێشیە کات و داگیرکاریە کات بۆ سەر هەرێمی کوردستان ئامانجەکە هیچ نیەتێکی باشی تیانە بۆیە باشترین شت ئەوەیە کە گەلی کورد زیاتر گرنگی بە ناوخۆیی بدات و یەکگرتووی بکات بۆی بە یەکگرتووی بە ناوخۆیی بتوانن قەوارەی هەرێم و هەرێمی کوردستان بپارێزین هەر داگیرکاریەک و لەشکرکێشیەک ڕەتکراوەیە لەلایەن ئێمەوە لەلایەن گەلی کوردەوە هەر وڵات و هەر کەسێک پێی هەڵبسێت بۆیە باشترین شت ئەوەیە گەلی کورد هێزە سیاسیەکان سەرۆکایەتی هەرێم سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بە تێک ڕای لایەنە سیاسیەکانەوە یەک هەڵوێست و یەکگرتوو بوون بۆ دیفاعکردن و بۆ پاراستنی قەواری هەرێمی کوردستان و بۆ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان